ڕێکخەرانی گەورەترین ئاهەنگی سەرشەقامی ئوروپا کە ڕەگوڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ ڕزگاربوونی ڕەشەکان لە کوێلایەتی و شۆڕشەکانی دژی ڕەگەزپەرستی لە کۆتایی دەیەکانی 1950 لەندەندا دەڵێن ئاهەنگەکەی ئەم ساڵیان گرنگترە لە هەموو ساڵێک و ئەم بۆنەیەی ئەم ساڵ لە میانەی هەڵمەتە جیهانیەکاندا بۆ دادپەروەری بەڕێوە دەچێت کە لە دوای مردنی جۆرج فلۆید دەستی پێکردووە. کەرنەڤاڵەکە ناڕێزاییە. ئێمە هەمومان یاخین. ئامادەبوون و بەشداریکردن لە کەرنەڤاڵەکەدا داکۆکیکردنە لە ڕاستیەکان و هەروەها لە ئازادی. ئەوان ئیمساڵ پەیامی بەرگری و ئاشتەواییان لە ڕێگای ئۆنلاینەوە ڕادەگەێنن لەبەر ئەوەی ناچار بوون بۆنەکەی ئیمساڵیان بەهۆی کۆڤید-19ەوە بە شێوەی ئەلەکترۆنی بەڕێوە ببەن. کەرنەڤاڵی نۆتینگ هێڵ و مێژوویەکی تایبەت و سەرنجڕاکێشی هەیە کە پەیوەندیەکی زۆری بە کەش و هەوا و ڕووداوەکانی ئەمڕۆی جیهانەوە هەیە. کەرنەڤاڵی نۆتینگ هێڵ بەرهەمی ئەو پەنابەرە ڕەشپێستە بە کۆمەڵانەیە کە لە کۆڵۆنیە پێشوەکانەوە هاتبوونە بریتانیا بۆ یارمەتیدان و ئاوەدانکردنەوەی وڵات لە دوای جەنگی جیهانی دووهەم. دواتر ئەم شەپۆلی کۆچبەرانە بوو بەهۆی تەنگەژە لە کۆمەڵگای بریتانیادا و جیاکاریەکی زۆری لە خانوبەر و کاردا دروست کرد کە لە ئەنجامیشدا لە ساڵی 1950 بوو بەهۆی سەرهەڵدانی شۆڕش. ساڵی دواتر چالاکێکی ڕەش بە ناوی کلۆدیا جۆنز لە هۆڵی شاری سن پانکراسدا بەرنامەیەکی لە شێوەی کەرنەڤاڵ ڕێکخست و دەستی کرد بە کۆبوونەوەی پارە بۆ بەرگری لەو کەسانەی کە لە شۆڕشەکەتا دەستگیر کرابوون. لە ساڵی 1966دا کەرنەڤاڵەکە لە شەقامەکانی نۆتینگ هێڵدا بەڕێوەچوو کە یەکێک لەو گەڕەکە کەمانە بوو کە لەو سەردەمەدا بەکرێ دەدرا بە ڕەشەکان. ئاهەنگی کولتوری ئەفرۆکریبیەن بوو بە ئاهەنگێکی شەقامی دوو ڕۆژە کە ساڵانە ملیۆنان خەڵک بۆ لای خۆی ڕادەکێشێ بۆ سیرکردنی سەما و جلوبەرگی سەرنجڕاکێش و خواردنە بەتامەکان. ئەم ساڵ بۆنەکە لە کۆتایی مانگی 8 بەرنامەکانی ڕێکۆرد دەکرێن و لە سەرانسەری جیهاندا بڵاو دەکرێنەوە. هەرچەندە ئەم ساڵ کارەساتبار بوو بەڵام چاوی کردینەوە بەسەر کێشەی زۆردا کە ڕوبەڕووی خەڵکی دیکە و ئێمەش بۆتەوە. نادادپەروەری زۆر هەیە. من وا دەزانم کە ئەمە دەرفەتێکی داوە بە خەڵکە قسە بکەن و داوای گۆڕان بکەن. ئێمە پێویستمان بە گۆڕانە. لەم کەرنەڤاڵەدا ئەوان دەیانەوێت چیرۆکێک بڵێن بە ڕەنگ و سۆز و ناڕەزایی خۆیان دەربڕن بەرامبەر بەو ئازارەی کە مەرگی فلۆید و کۆڤید-19 هێناوێتە ناو کۆمەڵگەی ڕەشەکان و هەروەها گروپ و کەمینەکانی ترەوە.